قەزای حەمدانیا 8 مانگ بەسەر ئازادکردنەوەی تێدەپەڕێت تا ئێستا دانیشتوانەکەی نەگەڕاونەتەوە بۆ سەر ماڵەکانیان. بە شاریەلدا سەرپەرشتیاری کەلیسەی مارزینە یەکەم کەسایەتی ئاینی مەسیحەکانە کە گەڕاوتەوە بۆ شارەکەی. ئەو بڕیاری داوە لەمە دووە لە حەمدانیە بژی خزمەتی کەلیسەکان بکات و ڕۆژانە زەنجی ناقوسی کەلیسەکان بە یادی جاران بۆ شارەکەی لێ بدات. راح أسكن قرقوش من هسه ورايح لەمە دوا لە قەرەخوش دەمێنمەوە بۆ ئەوەی خێزانەکانی تر بگەڕێنەوە. ئەو گروپانەی ئێمەیان دەربەدەر و ئاوارە کرد کۆتاییان هاتووە بەرەو لە ناوچوون دەڕۆن. سوپاس بۆخوا ئێستا بارودۆخ ئارامە و لەسەر هەمومانە بگەڕینەوە شارەکەمان ئاوادان بکەینەوە. لە 7,000 خێزانی دانیشتووی ئەو شارە 22,000 خێزان چوونەتە دەرەوەی وڵات. يفكرون لا بالخارج ولا يفكرون بقائهم بالهجرة. داوامان لێیان کردووە بیر لە چوونە دەرەوەی وڵات نەکەنەوە. داوامان لەو خێزانە نەش کردووە کە چوونەتە دەرەوەی وڵات بگەڕێنەوە بۆ شارەکەیان. قەرەخوش گەورەترین شاری کۆکەرەوەی مەسیحیەکانە، ناکرێت هەروە بە چۆلی بمێنێتەوە. لەو شارە تا ئێستا 5 خێزان گەڕاونەتەوە بۆ سەر ماڵەکانیان. ئەوان دەڵێن گەڕانەوەی کەسایەتی ئاینیەکان و نوێژەکردنەوەی کەلێسەکان دەبێتە هاندەرێک بۆ گەڕانەوەی خێزانەکانی تر. ينطي تشجيع للبقية حتى يرجعون. دەبێتە هاندەرێک بۆ ئەوانەی ماون بگەڕێنەوە. پێویستە هەموو کەسایەتی ئاینیەکان بگەڕێنەوە و کلێسەکانمان ئاوادان بکەنەوە. ئەو کاتە خێزانەکان بەبێ دوو دڵی دەگەڕێنەوە سەر ماڵەکانیان. 8 مانگ تێدەپەڕێت بەسەر ئازادکردنەوەی قەزای حەمدانیا، بەڵام بەهۆی نەبوونی خزمەتگوزاریە سەرەتاییەکان وەک ئاو و کارەبا دانیشتوانەکەی نەگەڕاونەتەوە سەر ماڵەکانیان. گەیلان بۆتانی کورسات نیوز حەمدانیا.